کۆلۆمبۆ پایتەختیە وڵاتی نۆ مانگە بەدەست قەیران و داڕمانی ئابوووریەوە دەناڵێنێ. ڕۆژە سەختەکانی ئەو ماوەیە پێکەنینی لە ڕوخساری خەڵکی ئەم شارە کەم کردوتەوە. هەمووان ماندوو دیارن. لە بەیانی زوو تاوەکو ئێوارە بە دوای بەدەستهێنانی چەند ڕوپێیەک ڕادەکەن. ئێوارەیەکی مانگی ئابە لە ناوچەیەک 20 کیلۆمەتر لە ڕۆژئاوای کۆلۆمبۆ. دێڤیکا خۆی گۆڕیوە و ماکیاژ دەکات. لە دوای سوورکردنی لێوەکانی یەکەم کاری ئەم ژنە 51 ساڵەیە نزاکردنە لە بەردەم خوداوەندەکەی. دێڤیکا سەرۆکی باندێکی لەشفرۆشیە. ئەو کارەی دوای قەیرانەکان ژمارەیەکی زۆر ژن و کچی سریلانکەی تێوەگلاون و بووە بە دەرفەتێکی زێڕین بۆ دێڤیکا. ئەو ئێستا کاری لەشفرۆشی بە نزیکەی 100 کچ دەکات کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 ساڵیدایە. من 20 ساڵەمەوە بەر دوای ئەوەی لە هاوژینەکەم جیابوومەوە دەستم بەم کارە کرد. پێشووتر کە گوێم لێ دەبوو یەکێک لەشفرۆشە بۆم زۆر ترسناک بوو، قەت بیرم نەدەکردەوە منیش تووشی کارێکی لەم شێوەیە ببم. هیچ داهاتێکم نەبوو و کارم دەست نەدەکەوت، بۆیە ئەم کارم قبول کرد. ئێستا لەشفرۆشی لە سریلانکا زۆر بووە، چونکە کارێکی زۆر پڕداهاتە. خەڵک کاری نییە و داهاتی نییە، یان ئەگەر داهاتیشی هەبێت پارەکەی کەمە و زۆرترینی 30,000 ڕوپی دەست ناکەوێت. بۆیە ژنەکان دەست بەم کارە دەکەن. ئێستا من مانگانە 300,000 ڕوپیم دەست دەکەوێت. چەند ساڵێک پێش ئێستا ئەوەی من ئاگادارم نزیکەی 800,000 لەشفرۆشمان هەبوو. بەڵام لە مانگی ڕابردوو ژمارەی لەشفرۆشەکانی سریلانکا گەیشتە 4 ملیۆن. هەندێکیان تەمەنیان زۆر منداڵە و قوتابین. خێزانەکانیان پارەیان نییە پێ بدەن بۆ خەرجی، بۆیە بە دزیەوە ئەم کارە دەکەن. کڕیارەکانمان خەڵکی ئاسایی و بەرپرس و بیانین. خەڵکی ئاسایی وەک پێش قەیران پارەی زۆرمان نادەنێ، بەڵام بەرپرسەکان بۆ کچە گەنجەکان پارەی باش دەدەن.